سڵاتان لێبێت و ئەم کاتتان بەشڕازەوە ئەمینم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و لەگەڵتانم. ئەمڕۆ دەستگای خێرخواسی بارزانی بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەستاوە بە ئەنجامدانی چالاکیەک کە چالاکیەکەی بریتیە لە دابەشکردنی سەبەتە خۆراک بەسەر چەند خێزانێکی کەم دەرامەتی شاری سلێمانیدا. لەگەڵمان بن بزانین چالاکیەکان چۆنە و بڕەکەی چەندە. دەستگای خێرخواسی بارزانی هەستاوە بە ئەنجامدانی چالاکی تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز کە چالاکیەکەیان بڕی پاکێجێکی خۆراکە بۆ 500 خانەوادە و کرێکاری ژینگە پارێز لە پارێزگای سلێمانی. سڵاو لەبێ سروەخان، جەناب وەکو بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخواسی بارزانی، ئەمڕۆ ئەم چالاکیە کە ئەنجامەدەن چالاکیەکەتان بریتیە لە چی و ئەو هاوکاری دابەشەکەن چ شتێکە بۆ چەند خێزانە؟ بەیانی هەموو لایەک باش، مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەت پیرۆز بێ. ئێمە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاری ئەو خەڵکی کەم دەرامەت و هەژاری شاری سلێمانی کۆمەڵێک خێزان کە خۆی ئێستا بۆ ئەم ساڵ 1250 خێزان سوودمەند دەبێت لە پرۆژەی پاکێجی خۆراک. پاکێجی خۆراک بریتیە لە کارتۆنێک خۆراکە 11 مادەی تایە. ئەو مادانە بۆ خێزانێکی 5 سەرخێزانی بەشی مانگێکەکە. بۆیە ئێمە مادانەمان بەکارهێناوە کە ڕۆژانە خەڵک بەکارهێنێ. ئێمە پرۆژەکەمان ئەمڕۆ بۆ شاری سلێمانی ناومەرکەزی شار دەستمان پێ کردووە. تەمان هەمووتان نەزانن هەتا ئێستا بەشە خۆراکی کۆبوونی خۆراکی خەڵک دابەش نەکراوە، بۆیە بە پێویستمەزانی دەست پێ بکەین لە پرۆژەکانمان پرۆژەی خۆراکەوە دەست پێ بکەین. بۆ ئەمڕۆ 500 خێزان لە سنووری شاری سلێمانی سوودمەند دەبێ و لەگەڵ 170 کارمەندی پاکەرەوەی باڵەخانی زانکۆی سلێمانی کە ئەوانیش لەم پرۆژەی ئەمڕۆمان سوودمەند دەبن. بۆ ڕۆژانی داهاتوو لە 500 خێزان لە سنووری قەڵازێوڕانەی سوودمەند دەبن و 250 خێزانیش لە سنووری شارەزۆر و سێ سادق سوودمەند دەبن لە پرۆژەی خۆراک. سروەخان، ئەو خێزانانەی کە دەست نیشانیانەکەن ئەم هاوکاریانیان بدەنێ کێن و چۆن بە شیاوی ئەویان نەزانن کە ئەم سەبەتە خۆراکان بدەنێ؟ ئێمە ئەو ڕۆژەی کە ڕەمەزان تەواو بێ ڕۆژانە خەڵک سەردارمانەکە وەکو ئۆفیسی سلێمانی. ئەو خەڵکانی کە سەردارمانەکەن ناویسیانی ژماری تەلەفۆنی وەرەگرین بۆی لای خۆمان تۆمار بن. هەندێک جار فۆرمی تایبەتیان بۆ بڕەکەینەوە، فۆرمی کەم دەرامەتان، بۆیە لەو فۆرمانە دەری ئەهێنین. ئەوانی کە زۆر پێویستیان بە خۆراکە چکە خۆتەزانی بەشی هەمووی ناکە. ئێستا ئێمە لەوانەیە زیاد لە 2500 کەس سەردانی کردبین بەس لە ناو شاری سلێمانی. بۆیە هەوڵ دەدەین ئەو کەسانە دەبکەین کە زۆر پێویستیان بە خۆراکە. خۆشتان نزان مانگی ڕەمەزان بەشێکی مانگەکە بە یعنی خۆراک گرنگە بۆ خەڵکی. بۆیە ئەو قایمانە جیاکەینەوە، خۆمان پەیوەندیان پێوەکەین و هەندێک جاریش لە ڕێکخراوەکان نابینایان خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندامان ئەوانش قایمەمان بۆیێت و هەندێک لە دائیرەکان با بڵێن بەڕێبەراتیەکان خەڵکی فەقیر وەژارەوەی موچەیان خوارد 300,000 ئەوانش سوودمەند دەکەین لە پرۆژەکانمان. هاتو سروە، ئێوە تا چەندە هەست بە لێپرسراوەتیەکەن بەرامبەر بە خێزانە کەم دەرەمەتەکانی شاری سلێمانی و دەوروبەری؟ ئێمە هەمیشە بەشێک لە ئێمە لە دەستگای خێرخوازی بەرزانی ئێمە بەرکەوتەمان لەگەڵ مرۆڤایە، بۆیە بەشێک لەو خێزانانی کە بەردەوام لەگەڵمانن ئەو خێزانانن کە هەژار و کەم دەرامەتن. ئێمە پرۆژەی وڵچەریشمان هەیە کە پرۆژەی تەندروستیە، ئەوەی کە هاوکاری کەم ئەندامانەکەن. پرۆژەی تەندروستیمان هەیە کە دەرمان ئەبین بۆ کۆگای دەرمانی شاری سلێمانی و پرۆژەی نۆژەنکردنەوەمان هەیە، پرۆژەی نۆژەنکردنەوەی ماڵی داڵدەدانی ئافرەتانمان هەبوو، ئافرەتانی هەڕەشەرێکرا و پرۆژەی بۆ سنتەری سروشتی مناڵی ئەو مناڵانەی کە قاچیان بە شێوازێک لە دایک بوونا تێگەچێ ئەو پرۆژەیەمان هەبوو. بۆ ئێمە بەردەوام لەگەڵ خەڵکین، هیچ کاتێک لەواندا نەبڕاوین لە هەموو بوارەکاندا، لە تەندروستی، لە پەروەردە، لە خۆراکی، لە ناخۆراکی. گەورەترین پرۆژەی ئێمەش پرۆژەی ئازیزانە کە نزیکەی 1500 مناڵ لە سنووری شاری سلێمانی و لە ئۆفیسی ئێمە سوودمەندە لە پرۆژەی ئیمارات و پرۆژەی کوردستان.
واتەوە پرۆژەی داهاتووتانیان نتوانین باسێکی پرۆژەی داهاتووتان بکەین. ئەو پرۆژی ئازیزانمان پرۆژەی بەردەوامی هەیە، بەڵام پرۆژەی داهاتوومان ئینشەڵڵا پرۆژەی نوێژەنکردنەوە بێ، پرۆژەی تەندروستیە بێ، پرۆژەکانمان گەورەترەکەین ئەخێنە بوارێکی تر چینە قۆناغێکی تر وەکو پارساڵ و پێرار ساڵ کە پرۆژەی نوێژەنکردنەوەی چەندین قوتابخانەمانە بوو لەم سنوورە بەخۆشحاڵیەوە و بۆ ئەم ساڵیش هەوڵ دەین پرۆژەکانمان فراوانترکەین بیکەین بۆ پرۆژانەی کە خەڵک بەتایبەت لە کاتی تەندروستی پەروەردە لێ سوودمەند دەبێت. ئەم دەستگایە بۆ ئیشوکارە خێرخوازیەکانی مۆڵەتی کارکردنی لەلایەن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێکخراونە حکومەکان وەرگرتووە. دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەنجامدانی ئەم کارانەی زیاتر پشتی بە خەڵکی خێرخواز و مرۆڤدۆستی هەرێمی کوردستان بەستووە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی دەیبینن دابشکردنی ئەو بڕەهاوکاریە کە دەستگای خێرخواسی بارزانی هەستاوە دابشکردنی بەسەر بڕی چەند خێزانێکی کەم دەرامەتە لە شاری سلێمانی کە ئەو پاکەتانە پێک هاتووە لە کۆمەڵە کەرەسا کە بەشی مانگێکی خێزانێکی 5 نەفەری دەکات. ئەم چالاکەی دەستگای خێرخوازی بارزانی بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە دیارە دەستگای خێرخوازی بارزانی وەکو کاری هەمیشەیی هەڵەستێ بە ئەنجامدانی ئەم کارانەی بۆ خێزانە کەم دەرامەتەکان و هەموو ئەو کەسانەی کە پێویستیان بە بڕێک هاوکاری هەیە ئەو کەسانەی کە هەژارن لە سنووری دەوروبەری شاری سلێمانی و ناو شاری سلێمانیە. دیارە ئەمڕۆ لە سنتەری شاری سلێمانیەوە دەستیان بە دابشکردنی ئەم بڕەهاوکاریە کردووە بەسەر خێزانە کەم دەرامەتەکانی شاری سلێمانیە و دواتریش لە پرۆژەیاندایە لە بەرنامەیاندایە کە دەوروبەری سلێمانی دەست پێ بکەن. دەستگای خێرخوازی بارزانی لە ساڵی 2005 لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دامەزراوە و هەروەها لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ئۆفیس سەرەکی هەیە و کۆمەک و هاوکاری پێشکەشی هەژاران و لێقەوماوان دەکات. بینەرانی ئازیز و خۆشەویستی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئەوەی بینیتان دابشکردنی ئەو بڕەهاوکاری بکە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی و بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دابشکرا بەسەر ئەو هاوڵاتی کەم دەرامەتانەی شاری سلێمانیدا. هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.